سلااوڕێز هاوڕیان هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بێن لە هەر شوێنێکی دنیان. چەند زانیاریی گرنگ لەسەر ئەو ڤیددیو تۆمارە دەنجانەی کە بەدەست تەفدا پرێس دەکەم. هاوڕیان هەر لە بۆ زانیاری هەمووتان تەفدا پرێس دەستگایەکی ڕاگەیاندە پێک هاتیە لە کۆمەڵک خەڵک کە بەیەکەوە کار دەکەم بۆردەچی کارکردنی هەیە کە من یەک ئەندامم لەو بۆردەی لەو بەشەی خۆم کە من نامەوێت بە ناوی ئەوان قسە بکەم بە ناوی دەستگاکەش قسە بکەم وەکو خۆم چەند ڕوونکردنەوەیەک دەدەم و دەشمەوێت بە دیاریکراوی وەڵامی کۆمەڵە خەڵک بدەمەوە مەبەستمە لێرە وەڵامدانەوێت. هاوڕێیان ئەو ڤیددیو و تۆمارە دەنجیانە و تەلەفۆنکردن لە بۆ بەرپرسان دووشتی جیاوازن یعنی دوو بەشی جیاوازن. بەشێکیان ئەو ڤیددیو تۆمارە دەنجیانەیە کە ئەمە بە خۆمە لەگە چەند برادەرێک تەلەفۆن لە بۆ بەرپرسەکان دەکەین و هەموو ڤیددیو تۆمارە دەنجەکانیش لە فەیسبوکەکانی مەمایە بە شێوازی قسەکردن و پرسیارکردنی مەش لە بەرپرسەکان جیاوازە لە پرسیار و وەڵامی خەڵکی دیکە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەشی دووەم مەبەستمە بەڵکو بەشی دووەم ئەو ڤیددیو تۆمارە دەنجانەیە کە خەڵکی تر تۆماری کردیە لە بۆمە دەنێری ئەمە بڵاوی دەکەینەوە. ئەمە دووشتی جیاوازە. هەڵبەت من بەخۆم لێرە لەگەڵ بەشێک لەو شێوازە قسەکردانە نیم هەموو ئەوانەی کە تەلەفۆن لە بۆ بەرپرسان دەکەن تکایە هەوڵ بدەن خۆتان بپارێزن لە زمانی جنێو. هەوڵ بدەن بە شێوازەکی وە قسەیان لەگەر بکەم بیان جوولێنن پرسیاریان لێ بکەن بەڵام هەوڵ بدەن جنێو کەم بکەنەوە لە قسەکانتان. یان بە دیاریکراوی مەبەستمە. خاڵی دووەم ئەو ڤیددیویانە کە بەدەستەمە دەگەن ڕەنگە ئێمە لەگەڵ بەشێک لەو ڤیددیویانە هاوڕا نەبین کۆک نەبین بەڵام میترەوە خەڵک ئەوەندە پڕە لێیان گەیشتوتە کۆتاییەکەی بۆ شێوازە قسەیان لەگەر دەکا و لە هەمان کاتیشدا سەیری وەڵامی بەرپرسەکان بکە چۆن وەڵامیان دەدەنەوە بە زمانێکی زۆر خراپتر لە زمانی و کەسانی کە قسەیان لێ پرسیاریان لێ دەکەن. هەروەکو وتم هەرچەندە من لەگەر ئەو بەشە نیم بەڵامی تر ئەوەیە خەڵک تیرۆر دەکرێن دەیگرن دەیڕفێنن دەربەدەری دەکەن سەرخان و ژێرخانی دەدزن ئێگەنجیش هەروە پرسیار دەکە تۆ هەموو شتێکی لێ بستینیەوە لە بەتەمای چێت و چۆن باس بکە دەیبێ بە گوڵ پرسیارت لێ بکە بە هەر حاڵ ئەوە مەبەستەکەی من ئەو خاڵە بۆ عەز دەکەم بزان هاوڕێن. دوو هاوڕێیان شتێکەیە کە زۆربەی ڕاگەیاندنەکان خۆی لێ لادەدا یاخود قسەی لەسەر ناکە یا بە دیاریکراوی ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان ئیشی معلومە گواستنەوەی دەکەن ینی بە کوردیەکەی فران سەرۆک فران کەسی دیت سعات ئۆندە نانی خوارد فران کەسی دیت سعات ئۆندە ئەو کەسەی بینی ئەو ئیشیمەنی هەواڵ گواستنەوە ئەمە هەواڵ ناگوازینەوە. ئیشیمە دروستکردنی عەدەسە ئەوە یەک. دوو ئیشیمە ئەوەی بن بەڕێی سەرکردەکانە بهینینە سەر بەڕێ وەکو چۆنن ئاوانیشانیان بدەن. بە کوردیەکەی ئیشیمە ئەوەیە یەک ئەو کاراکتەرانەی کە دروستیان کردیە کاراکتەری درۆینەنە ئەمە نیشانی خەڵک بدەین کاراکتەرە ڕاستەقینەکەیان چۆنە ئەوە کاراکتەرە ڕاستەقینەکەیتە ئەوە یەک. دوو هەموو خەڵک وە پارتی و یەکێتی بەرپرسەکانیشیان دەزان ئەمە ئیش لە لێسەندنەوەی ئەو مێژووە درۆینەیە دەکەین کە لە بۆ خۆیان دایانتاشیە ئەوە ئیشیمەیە. ئەمە ڕاگەاندن لەو نۆقتەیەوە کاری لەسەر دەکەین نەک لەوەی بێم پاڤێ فرانکەسی دیت مەسعود بارزانی پێشوازی فرانکەسی دیت لەگەر فرانکەسی ئاوای کرد ئەمە نە تعلیل دەکەین نە هەواڵیش دەگوازینەوە. ئیشیمە دووشتە لێساندنەوەی ئەو مێژووە درۆینەی کە لە بۆ خۆیان دایانتاشیە ئەویان لێدەستینینەوە ڕۆ ڕاستەقینەکەیان نیشانی خەڵک دەدەین. خاڵی دووەمیش ئەو کاراکتەرە درۆینە پڕهەوایش بە شەخسیاتە مەرموقا تەکنۆکراتەی دروستیان کردیە ڕۆ ڕاستەقینەکەی نیشانین گۆ دەدەین. لە هەمان کاتیشدا ئەوەی خەڵک ناوێری بیکە ئەمە بە ئاشکرا پەنجە دەبێنێ ناو چاویان پێیان دەرێن دزن گاندەڵن مرۆڤ کوژن سەروەت و سامانی مەتان فەرهود کردیە. هاوڕێیان دووسێ شت ئەس دەکەم لێرە باسی بکەم.
بینە بەرچاوتان ئەو دەسەڵاتە لەسەر عیسابی منوت و بوویتە ملیۆنێر، ئەو لەو لای عوکمی 2.5 ملیۆن خەڵک دەکا زۆنی سەوز، ئەو لەو لای عوکمی 4 ملیۆن خەڵک دەکا. چ لەو خەڵکەی دەکەن؟ دەنگت بێتن وەکو ئازادی خوازانی بادینان یەکسە لە زیندانت دەکەن. سەدان کەس لە ناو ئەوانە کادری پارتی و یەکێتی چەپووە لەبەر ئەوەی دژی سیاسەتەکانی ئەوان قسەیان کردیە دەیانگرن، دەیان بەنە سزن، دوای دەرێن مرد. کو مرد؟ کوشتیان. ئەوانەش هەموو لێگەڕێن. هەمووتان خۆپشاندانەکانی سلێمانی هەولێرتان لە بیرە چیان لە خەڵک، چەند خەڵکیان کوشت، چەند خەڵکیان تیرۆر کرد. ئەوەش لێگەڕێن ئەگەر ئەوەشتان لە بیر نییە. باشە ئەوەش کەمە وەختی پێداچێت لە بەرۆی خەڵکی مە زاکیرەی خەزنکردنی زۆر درێژ مەودانیە، هەر کور مەودایە، هەر ئەوە دەسێ ئەوڕۆ دەبینی، یەک ڕوانگەش دەبینی، پێشتر و پاشتری نابینیت. ئەوەش لێ بگەڕێ کاچی مامەستا، کاچی فەرمانبەر چەند معاشتان لەکە حکومەتیە، ئەوەش لێگەڕێ کاکە ئەوەش باگریمان خەڵک ئەوەشی لە بیر نییە. کاچی کاسبکار چەند دەداهات لە کوردستان هەیە بتانی لە بازارەی گەرم و گوڕ کاسبی خۆت بکەی. ئەوانەش هەموو لێگەڕێ. ئەو خەڵکەی کە قسە بەو بەرپرسانە دەرێ ئیشی هەلیکاری لۆ دابین نەکردیە لە بەرەوەی هەمووی دەدزی دەیخاتە ناو باچی خۆی. قسە بکە سەرکوتی دەکە و لە باشترین حاڵەت دەیگری وەکو زیندانیانی بادینان بەبێ هەبوونی دادگا و یاسا و ڕێسا لە زیندانی دەکا، لە خراپترین حاڵەتیشدا تیرۆری دەکە. ئەگەر ئەوانەش بکەی، ئەگەر ئەوانە نەکەی دەبی وەک مەڕ بژی چەپرە لە بۆ ئەو دەسەڵاتەی لێ بدەی، هەر برێ بژی سەرۆکفران، بژی سەرۆکفران، بژی سەرۆکفران، ئەوە دەبی لە کوردستان بژی و ئەوانەش هەموو لێگەڕێ. ئەو خەڵکێک کە ئەوانەی قبوڵ نییە، هەر دەستی هەرچی سەروەت و سامانی خۆی هەیە، ئی عایلەکەشی دەفرۆشیتن، دێ لە ڕێگای هات و نەهات دەدا لە ئەوروپای بگاتە ئەوروپای بژی. ئەو جەکە دەگاتە ئەوروپای ئەو عەزرەتەی کە داخ کرایە لەسەری داخەکەی دادەڕێژی دوو بە سوودوەرگرتن لە یاسا و ڕێساکانی ئەوروپا. ئەوجە دەتەوێ هێشتا پێی بری قسە مەکە یان بە ئەتەکیەر قسە لەگەر بەرپرسەکان بکە. هەر کەسە شێوازی قسەکردنی خۆی جیاوازە، یعنی ئینسان جیاوازە لەگەر ئەوەی تر. یان کۆمەڵک برادەر ڕەخنە لەمە دەگری ئەنگۆ بە زمانێکی زۆر سادە قسە دەیە. بەڵێ هاوڕێ زمانی قسەکردنی مە سادەیە لەوەی خەڵک تێبگە. ئیشی مە ئەوە نیە لێکوانە بێم لە بۆ ڕۆشنبیر قسە بکە. بەداخەوە لە کوردستان ئەگەر ڕۆشنبیری بژمێرم بە 50 دەستاوە دەبیت. ئەمە نامەوێت بێم ئەوانە لە بۆ ئەوانە قسە بکەم. ئەمە قسە لە بۆ خەڵکی ئاسایی دەکەم لە بەرەوەی بخۆم خەڵکێکی ئاساییمە لە تەبەقەی وان خۆم حیساب دەکەم. لەوەی بە زمانێکی سادە قسەی دڵی وان دەگەێنی. ئەوە خاڵێکی تر هاوڕێیان کۆمەڵک برادەر کە من بەداخەوە لێرە ئەو شێ بەکاردێنم زۆر لە پارتی یەکێتی لە دزی و تیرۆر و گەندەڵیەکانیان بێڕەوشتانە تر سەیریان دەکەم لە پارتی یەکێتی کە خۆیان لە ناو کەوانە بە ئازادی خواز دانایە یان بە دیموکراسی خواز دانایە یان ڕێکخراوی مافی مرۆڤیان هەیە، دێ دیفاع لە دزەکی دەکە. دزەکە چێیە؟ دزەکە ئەوەیە بۆڕی نەفتی کوردستانی لەبەردەستیە لەسەر عیسابی منوت و بوویتە ملیاردێر. هەر نەک بەخۆیان کوڕەکانیان کە هێشتا ناوزجیدا چیتان ملیۆنێرن. دێتن تیرۆرت دەکە، دەدڕفێنی، سەروەت و سامانتدا فەرهود دەکە. دێتن بەخۆی دەرێ کاکە ئەمە کەرم، یعنی ئەم قوڕیچێنە بەسەری خۆم کابرا بەخۆی دەرێ ئەمە کەرم. ئەستەغفیرەڵڵا کفری دەکە. باشە کەەوە ئیشی من نییە برێم، ئەوە بینی خۆی و خوای خۆی، یعنی ئینسان لەگەر خوای خۆی چ دەکاتن ئەو کەیف خۆیتی بەخۆی تۆبەی دەکەن نایکە کەیف خۆیتی، ئیشی من نییە. خوای گەورە پێی گوتیە غەڵەت عقوبەی لەسەرە لە ڕۆژی دوای. دێ ئەو هەموو شتانە دەکا. ئەوجە کاکەم هاتیە لە ژێر ناوی ئازادی خواست دێتن دیفاعیان لێ دەکە بە ناڕاستەوە.
کابرا نایە برێ کاکە ئەو کابرایە بەرپرسی 2.5 ملیۆن خەڵکە کەمە بەستم پاڤڵە بەخۆی دەرێ کەرم 1000 جنێو دەداتن ئەو دەدێ بە کابرای دەرێ ئەوە زمانی تەلەفۆنکردن نییە ئەوە کو دەبیان گۆ سەعات 12 شەوێ قسە لەگە خەڵک بکەن لەو کاکە تو دەتەوێت چ بکەی تەعیەشیان لە بۆ بکە خەڵک ئەو هەموو پێشێلکارێ بەرامبەر کرایە شەرم لە خۆتان ناکەنەوە دێن دیفاع لەوانە دەکەن یان ئەنگۆ پێتان ناکەی و ناوێرن ئاوا بکەن کە خەڵکی کە پێی دەکرێ و دەوێریتن دێتانەوێت لە بەهای کاریوان کەم بکەنەوە ئینجا کە خەڵکێک ئەو کارانە دەکا بەڕاستی لەلای من پارتیوێکێتی زۆر بەڕەوشترن لەو نەوعانە لەبەرەوەیان بە ئاشکرا ئیشەکەی دەکەن بە ئاشکرا دزی گوێندەڵی فەرهود دەکەن بەس ئەوان کە لەژێر ناوەچی دێن ئەو قسانە دەکەن هاوڕێیان ئێستا ئەمە هە لە لای خۆمان یعنی یەک نمونەی بەسیتان لۆ دەینەوە دوێنێ کابرایەک تەلەفۆنی لۆ کردم وتی ڤیدیۆیەک لۆ دەنێرم بەڵام ئەمن پارتیمە خوینیشم زەردە باشە ڤیدیۆیەک لۆ دەنێرم بڵاوکۆ ئەم بە کابرامە وەک کاکە ڤیدیۆیەکەی ببینم گونجاو بوو بەسەر ئەو دوو چاوی بڵاویدن ڤیدیۆیەکەی لۆ ناردیمە هە لەسەر ڤیدیۆکەش ملا عەزا هەر بەو نەسەنیشتی ملا عەزا ئەمە پارتیمە خوینم زەردە بەڵام دێتن ڕەخنە لە دزەکانی بەڕێوەبەرانی هەولێر دەگریت ئێوە ئیشیم نە بڵاوکەمەوە ئەتو ناوێری بڵاوکەوی دەستگاکان ڕاگەیاندن ناوێرن بڵاوکەن گرنگی بۆ بابەتان ئەو ئیشی منە لەبەرەوەی ئەم نەو کارە دەکەم ئەنگو ناوێرن ئێمە دەیکەی بە هەر حاڵ ئەوە خاڵێکیکە هاوڕێیان یعنی کابرا دێتن بە شەق پارە لە کابرایەکی فەقیری کاسبکاری هەولێر وەردەگریت بە ملیۆن لێ وەردەگریت سوکایەتی پێدەکات دێم ڤیدیۆیەکەی بڵاو دەکەمەوە ئەوجە پارتیەکان دەنێن کاکەوە کو دەبی شتی وا بکەی حیبەیە کو دەبی ئەو شتی شەخسیە بڵاو بکەیەوە لە هەمان کاتدا کە ڤیدیۆیەکی پاڤڵی بڵاو دەکەیەوە ئەوجارە یەکێتیەکان دێن سەدان یەکێتی لۆ دێتن ئەوەی لە فەیسبوک دیارە ئەمە قسەی ناکەین بڕۆنە ناو کۆمنتەکان بخینە بزان چەند بندیواری دەبینەوە هەمووشم سکرینکی دیە و ڤیدیۆم کردیە هەتا ڕۆژی خۆی دادێت لەوەی ئێستا کۆمنتەکانیشان ڕەشکەوە هەر دەبینێ زە ڕەشی مەکەنەوە بەڵام تۆی هاوڵاتیکە و ڤیدیۆ بڕۆ بخینەوە ببینە بزان چەند بندیوارمان لۆ بە دەرەی خستنی خوارە بڵاوکردنەوەی ڤیدیۆکە گیرێکی نییە هاوڕێیان بندیوارەکانیش بناسن ئەوە ئیشیمەیە ئەو جە یەکێتەکان دێن ئەوانەی کە لەژێر قالبی چی پێ دەرێن ئازادی خواز ڕۆژنامە نووس کە لە هەمان کاتدا هەمیان بەدیوارن دێن کۆمنت دەنووسن زەڕەخنێ عەنکە ئەنتیکە باق و بریق ئەو ڕەخنانە لێ دەگەن و لە کنەمە دیارە دەزانی ئاوازی قسەکردنەکەی بەس ئاراستەیەکدا دەڕ کابرا دەرێک کەرم ئەم بێن بڵاوی نەکەمەوە کە ڤیدیۆم لە بۆ دێتن شتی وا کو دەبیت یان کە ڤیدیۆت لۆ دێتن دەوان هاوڕێیان حەز دەکەم یەک نوقتە بزانن ئێستاش نازانین ئەو کەسێک قسەی لەگەر پاڤڵی کردیە چییە یان ئەو کەسێک ڤیدیۆیەکانی پێشتری تەفدا پرێس کە لە بۆ کاگمەچی ناردیە لە بۆ تەفدای ناردیە بڕابکە نازانین چییە بەڵام ئەوەی هەست پێ دەکەین لە ناوە خۆیان هەردووکیان دزن لەکنەوە هیچ فەرقیان نییە هەردووک دزن ئەو دزە معلوماتمان داتێ لەسەر ئەو دزەی لۆی لەو دزەی بدا ئەو دزەش بە پێچەوانە ئەچیمەیە ئاوایان لێ بکەیت و داوا لە هەموو دز و فەقەت دزەکان کە دەکەین ئەگەر شتیمە پسەچکە لەکنە بدەما ئەمە لۆت بڵاو دەکەینەوە بزانە کۆ کلچی دەسوڕێنیت ئەوە ئیشی مەیە تێدەگەی بەڵامە من نایان بێم هەواڵی بگوازمەوە یان هاوڕێیان کابرایەکە کە خۆ پێگەی کۆمەڵایەتی و عەشایری و سیاسی و ئەوانەی لەو خۆی دروست کردیە دێ لەگە بەدڕەوشتە چی گفتوگۆ دەکا ئیکە دەنگەکە لۆمە دێ بڵاو نەکەینەوە ئەی ئیش ڕاگەیاندن چیە ئیش ڕاگەیان بەزەوە برێسبێنە سەعات ئۆندا هەستە نانی خوارد نیوڕانێ ئۆندا جچی گۆڕی ئێوارە چوو لە فراکە جێ چای خوارد و ناو ئیشی مە نییە ئیشی ماوەیە ئەوەی بن بەڕێتان لۆ بینە سەر بێرەوە وەرش دەکەیت بۆ بەردەوامیش دەبیت یان خاڵێکی تر هاوڕێیان پارتی وێچێتی نە بە یاسا نە بە عورفی عەشایری نە بە شەرع لەگەرت ناکات دێ
سەروەتت دەدزی، سامانت دەدزی، تیرۆرت دەکا، دەتکوژیتن، سزنت دەکا وەکو جەماعەتی بادینان. ئەوجە خەڵکێک دێتن دیفاع لەوانە دەکا. کو دەبی دەنجی بەرپرسی سیاسی؟ ئەوانە بەرپرس نینە، ئەوانە لاتی سیاسینە. لات تێبگەن بەو زمانەی لە بەرەوەی تێناگەن ئەنگۆ لاتی سیاسینە ئەوانە، نەک بەرپرسی سیاسی. ئەم چ ئەوانە بە بەرز حیساب ناکەم. دوونێ ئەوان لە شاخ شەڕەتەقەیان دەکرد و بە ناوی شۆڕش خەڵکی شۆڕژگێڕیان بە کوژ دەدا. کەم ڕێزم هێلویان هەموو شەیدی قارەمان لەلایمە کۆمەڵە خەڵکێ کەمە ڕێزیان دەگرین، نەکار بەخۆیان عایلەکانیشیان ڕێز دەگرین. بەڵام تەمەشا بکە چ دزەک لە شاخ شەهید ئەو کەس هەمویان ساغ و سەلامەت هاتن لە ناو شار، دەستیان بە دزی فزی کرد، ئەجێ ئێستا نەوەکانیشیان هاتیە. ئێمە ئەوانە دەبینین، ئەوجە دێین لە هەمان کاتژە خەڵکێکە دەبینین دێدیفاعیان لە کاکە ئەوانە سەرۆکێ، کو دەبێت تو قسە بە سەرۆک برێ، کو دەبی شۆک تەلەفۆن لێ بکەیت. ئەوە مافە ماف دەبی تێبگەیت کە کەسێک بۆ بەرپرسی سیاسی ژیانی تایبەتی نامینی. هەر یەک نمونەتان لۆ دەینم هاوڕێ. جیاوازی کوردستان و فنلەندای وەکو ئاسمان و ڕێسمانە. لە فنلەندای گەندەڵی زۆر کەمە، دزی هەر زۆر کەمە. سەرۆک وەزیران لە کاتی پشووی خۆی ڤیدیۆیەکی بڵاو کردەوە، نەک لە فنلەندای هەموو ئەوڕۆپا فشەی پێدەکاتر. باشە؟ بەڵام کاری ڕاگەیاندنە، ئیشی ڕاگەیاندنەوەی ئەو شتانە بڵاو بکرێتەوە. ئێویش دزە پێکردم و جەناب، ئەیلۆ نەهاتی لەسەرەوەی قسە بکەیت، ئەیلۆ نەهاتی لەسەر دزە پێکردنی ئەو ڤیدیۆی سەرۆک وەزیرانی فنلەندە بەیان نامەی دەربکەیت. ئێستاواسی بەیان نامەکەشتان بۆ دەکەم. خۆ ئەوان وەکو ئەو دزانەی کوردستان دزنینە، زمانیشیان ئەوەندە پیس نییە، بە قەدەرەوانیش تیرۆرس نینە. ببینە ئەو ڕوپیەکان چیان لێکردن. بەڵام تو خۆت بێدان کردیە لەسەر ئەوەی دێی دیفاع لە دزەکی وچی لاهوری، دزەکی وچی پاڤڵی، دزەکی وەکو مەسرور و ئال بارزانی، یانداوێن پیسەکی وەکو نیهات بارزانی دەکەیت. لە سچ ناوە چیش؟ ناوی ئازادی ڕۆژنامەنووس و چالاوان و چالاکی مافی مرۆڤ. کەکەنگ و دیارە لە لایمە، ئەمە دەزانین بە چ شێوازە قسە دەکەن و خۆشمان ناینەوە ئاستێ. بۆیە هاوڕێیان من زیاتر قسە ناکەم، لە کۆتایی یەک نمونەی زۆر بەسیط دێنمەوە. هەموو ئەوانەی ئەو کتابەی بەناوی جەلال تاڵەبانی، ئەو کتابەی بەناوی مەسعود بارزانی کە هیچیان بەخۆیان نایانووسیە، خەڵک لۆ نووسینە. باشە؟ بەس ئەمە دەرێن کتابەکانیوان قەیدی ناکەم. بڕۆ تەمەشای کتابەکانیان کە زانە چەند بە شانازیەوە باسی جاشایەتی خۆیان، یەک لە بۆ حکومەتی عێراقی و تورکیا کە کتابەکەی مەسعود بارزانی، ئەوەی جەلال تاڵەبانی جاشایەتی لە بۆ ئێرە کەکەمە نە جاشایەتیمان کردیە، نە دزیمان کردیە، نە گەندەڵیمان کردیە. لە ئەوڕۆپا دەژین، لە ئەوڕۆپاش کاکە ئەم لە پایتەختی یەکێتی ئەوڕۆپا دەژیم، های لایف دەژیم. بەخوا ئیشەکەم هەیە ئەوڕۆپیەکان خەون بە ئیشەکەی من وەدەبینن، ئیش دەکەم معەزەز مکەڕەم لە سەرنگۆ ژیانی خۆمان خستیتە خەتەریات. باشە؟ یعنی تەمەشای برادەرانی مە بکەم. کاگمەچی هەوڵی تیرۆری درا، ئەو هەمومان لە بیرمانە، یعنی بە شانس نەجاتی بوو. کا قادر هەوڵی تیرۆری درا، برادەرانەی ئەوڕۆپای بەریتانیای هەوڵی تیرۆر و هەڕەشەی بەردەوامیان لەسەرە. ئەمن لەو بەلجیکای دوو جار لێم درا، هەڕەشەم لێکرا، ئەوانە هەموو لەلایەک. باشە؟ بەردەوام سەدان هەزار جوولمان لە بۆ دێ. بڕواتان هەبێ هاوڕێیان ئەوە یەک ڕۆژ فەیسبووکەکەی منی لەدەست بیتن، یەک ڕۆژ واتساپەکەی منی لەدەست بیتن، یەک ڕۆژ ئەکاونتی فەیسبووکەکەی منی لەدەست بی. ئەو هەر ئەمن نا، هەموو ئەو برادەرانێت کەشماوە، یعنی سەدان جوولمان لۆ دێ. بەڵام ئەمە قەت بۆ شێوازە جوابیان نادەینەوە، جوابی یەک کەسیشمان بۆ شێوازە نەدایتەوە و یەک جاریش بەو شێوازە تەلەفۆنکردنە تەلەفۆن لە بۆ کەس ناکەین. بەڵام ئەوها دەچینە ناو چاویە پێیان دەڵێن دز، گەندەڵ، پیاوکوش، لەوەی شەرمتان لێ ناکەین و بە ئاسانیش
بە هەمویان دەرێن ئەو جە خەڵکێک دێتن ڕەخنەمان لێ دەگری بەشکا کە تلۆ ڕەخنەلەوەی ناگریتن ئەو کابرا بە ڕۆژی ڕووناک بە دەنجی خۆی دەرێ ئەمە کەرم ئێمە چلای بکەم یان چی پێ بێم کابرا دەرێک کەرم یان چی پێ بێم برێم کەرنی کو دەبیشتیوە ئەوە یەک کابرا قاپەخانە هەیە قاپەخانە ئێمە چی لێ بکەم دەی پێ برێم گەوات ببورن کە ئەوشانە بەکاردێنین یانی لە ئەدەبیاتی کۆمەڵایەتیمە ئەوەی قاپەخانەی هەبی گەوادە یانی چ بکەم چ وشەشکە ببینمەوە هەر ئاوا کابرا دێ تەلەفۆن لەگەدایان پیسەچی دەکە خۆی بە قوربان دەکات سەرۆت و سامانی منوت و کە فەرهودی کردیە لە پێناو عەزە تایبەتەکانی خۆی بەکاری دەینیتن دەنگەکە لە بۆ من دێتن بڵاوی نەکەمەوە هێشتی واکو دەوی هاوڕێجا خۆم لە کوردستان نیمە بندیواری دەسەڵات بم یان بندیواری ئەو عیز بۆ عیزب بم ئەگەر ئەتشتێکی وا لەکنە تکالۆمە بنێرە وا لە بۆ دزوو چەتەکانی شتەشکە ببین ها ئەو دەنگانە کە لۆمە دێتن بڕاتان نەبی ها دژبنەکانی خۆتانە لە نێزیکە خۆتان دەی ئەنگۆش بنێرە ئینگۆش بدژی وان بڵاو دەکەینەوە کە بە خۆتان ناکەنەوە لەوتان دەگەین کاکە لەوەی خەڵکی کوردستان ببینی ڕووی ڕاستەقینەنگۆ چ ئینسانەکە وازامیتمان لە بیر نەچوو هاوڕێیان بە هەر حاڵ هاوڕێ من زیاتر درێژدا دڕی ناکەم هەر ئەوەندە کافیە لە بۆ ئەوڕۆ بەڵام ئەو پێویست بوو دەبا قسە لەسەر ئەو بابەتەی بکەین لەوەی خەڵک تێبگە شێوازی ئیشکردنیمە چۆنە و چۆنیش کار دەکەین وامە بە هیچ شێوازێک جێ لەوانە ناگەین ئاخر خاڵ بە بیرماتە یعنی هاوڕێیان ئەمێن بەیاننامەی سەنتەری میترۆم دیت ڕەحمان وابزانام سەرۆکە دیاری بە ناوی دیاری ناوەچی بوو کە بەڕاستی ئەم نایناسم نازانم چێشە خۆشی پێ ڕۆژنامە نووسە هیوادارم چەند کەس لە کۆمێن دەیناسیتن ئەو دیاریە ناوەکەی بنووسیتن لۆ بزانین چەند کەس دەیناسی ئەو دیاری ناوە بەیاننامەشی دەرکردیە تەمان لێرە من ڕێزن لە بۆ سنتەری میترۆیە کۆمەڵە کاری باش دەکەم بەڵام ئەوەی ئەو ڕووکردیان بەرتیلدانە لە بۆ بافلی ئەگەر سنتەری میترۆ هەندە شەریف بوو یان ئەو کاک دیاریە هەندە شەریف بووی کاک دیاریجە ئەیلۆ لەسەر دەنگەکان کە بڵاو نەکردەوە یان ئەوانەی کە کۆمێن لۆمە دەنووسن بە ناوی ئازادی خواست لۆ لەسەر دەنگەکان کە قسەتان نەکرد ئێستا هەر بچم بگەڕێم 50 کۆمێتی دەستخۆشین گۆ دەبینەوە لەوێندەر یعنی ئەو دوو ڕوویەتان لە چییە و بە هیوام جارشکە و ئیشە نەکەنەوە ئەگەر نا دەستمان دەگاتە زۆر شوێن سنتەری میترۆ بڕواتان نەبی ئەوەی خەڵک پێی نازانی ئەمە بڵاوی دەکەینەوە لەسەردا ئەگەر غەڵەتێک بوویش خۆتان بکەن غەڵەتەکان باز بکەن بەس عیبە و شێوازە بەرتیلدانە بەڕاستی عیبە شەرمەزاریە ورکاکە عیبەیە کو دەبێن بۆ ئاسنسم کو دەبێەوە بترسێن ئەگۆ ڕێکخراوی مافی مرۆڤن ئەیاوە بەرگری کاری ڕۆژنامە نووسانن کو دەبێواتە سنەوگۆن بەرتیل بدەنە پاڤڵی کاکەنگۆ بەرتیلیان دێ وەڵامە نایاندێنی بە هەر عەلاوڕێیان لەو باسە درێژ دەبیتەوە لەوێ نامێ زیاتر درێژتری بکەمەوە کاتە چ خۆش ماڵاوە